22 نیسانی ساڵی 1990 ئەو ڕۆژەی کە بووە دەستپێکی تۆمارکردنی مێژوویەک لە ڕۆژنامەگەری کوردی و تیایدا یەکەم ڕۆژنامەی کوردی بە دیالێکتی کرمانجی ژوور و بە ناوی کوردستان لە شاری قاهیرە پایتەختی میسر دەرکرا. ئەگەرچی مێژوونووسی کورد محەممەد ئەمین زەکی بەک لە کتێبی کورتەی مێژووی کورد و کوردستان نووسیوێتی کە یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە شاری ئەستەمبوڵ و لەلایەن میدحەت بەک کوڕەزای بەدرخانەوە لە ساڵی 1990 دەرکرا، بەڵام شوێنی ناسراوی دەرکردنی ڕۆژنامەکە کە هەموو نێوێندەکانی ڕاگەیاندن لەسەری ڕێکەوتون شاری قاهیرەیە. ڕۆژنامەی کوردستان لەلایەن مێقداد میدحەت بەدرخان شازادەی جەزیرەی بۆتان کە خاوەنەی ئیمتیازی ڕۆژنامەکە بوو هەر 15 ڕۆژ جارێک دەردەکرا و ژمارەی لاپەڕەکانیشی 4 لاپەڕە بوون. ژمارەکانی 1 تا 5 ڕۆژنامەی کوردستان لە شاری قاهیرە دەرکران. ژمارە 6 تا 19 ڕۆژنامەکەیش لە شاری ژنێف و لەلایەن عەبدوڕەحمان موبارەک برای شازادە میقدادەوە دەرکران. ژمارەکانی 20 تا 23 دووبارە لە شاری قاهیرە چاپکرانەوە کە لەلایەن سوورەیە بەدرخان سەرپەرشتی دەکران. هەروە ژمارە 24 لە شاری لەندەن و ژمارەکانی 25 تا 29 لە شاری ڤۆڵکستن لە باشووری بەریتانیا دەرکران. ژمارەکانی 30 تا 31 دووبارە لە شاری ژنێف دەرکران. دوایین ژماری ڕۆژنامەکەش لە 14 نیسانی ساڵی 1992 دەرکرا. سەرجەم ژمارەکانی ڕۆژنامەکەش جگە لە ژمارە 19 ئەرشیفکراون. لە ژمارە 4 ڕۆژنامەی کوردستان بەدواوە وتار بە زمانی تورکی عوسمانی بڵاو دەکرانەوە. هەروە نامەی خوێنەران و هاوڵاتیان بڵاو دەکرانەوە کە لە کوردستانی گەورە بەدەستی دەگەیشت. ڕۆژنامەکە چەند پەیامێکی ئاڕاستەی سوڵتان عەبدولحەمیدی دووەم سوڵتانی عوسمانیەکان کردبوو کە تیایدا داوای لێکردبوو چیتر گێچەڵ بە خانەوادەی بەدرخانیەکان نەگێڕێت. بەڵام سوڵتان عەبدولحەمیدی دووەم ئەو داوایانی پشتگوێ خست و هیچ ڕێوشوێنێکیشی لەو بارەوە نەگرتبووە بەر. لە نۆی تشرینی دووەمی ساڵی 1970 ڕۆژنامەی کورد تەعاون و تەرەقی غەزەتسی بە دوو زمانی کوردی و تورکی لە ئەستەمبوڵ دەرچوو تا حوزەیرانی ساڵی 1990 بەردەوام بوو. دواتریش ڕۆژنامەی ڕەسملی کاتب لە ئەستەمبوڵ دەرچوو کە خاوەنی ئیمتیازی هەردوو ڕۆژنامەکە پیرەمێردی شاعیر بوون. لە دوای ئەو مێژوەیشەوە تا ئێستا سەدان ڕۆژنامە و گۆڤار بە زمانی کوردی دەرچوون کە هەندێکیان بەهۆی بارودۆخی سیاسی و فشارەوە لە کار کەوتون و هەندێکی تریشیان بەهۆی باری دارایی یان کەمی خوێنەرانیان داخراون. ڕۆژنامەگەری کوردی بە درێژایی مێژووی سەرهەڵدانی تا ئەمڕۆ سنتەرێکی توێژینەوە و ئەرشیفی نییە. زۆربەی ڕۆژنامە و چاپەمەنیە کوردیە کۆنەکانیش لە ئەرشیف و کتێبخانەکانی وڵاتانی بیانی پارێزراون. هەوڵەکانیش بۆ بەدەستهێنانیان تا ئێستا تاکە کەسی بوون. کاروان شێخ موحسین NRT